بڕوانە کۆمەڵگەی مسلمان و کۆمەڵگەی غەیری مسلمان، تۆ سەیری ڤێتنام کە سەیری کەمبۆدیا کە سەیری ئەمریکای لاتینیکە، کۆمەڵگەی مسلمان لە ژێردەسەڵاتی کوفری مەغۆل و خاچپەرستان و کۆمەنیزمیشە هەر بە زەکاتەکە یارمەتی یەکتریان هەرداوە، ئێستاش نیان بڕیوە لەگەڵ ئەم هەموو زەختەی کە بە ناوی تیرۆرە لەسەریان. بەڵام سەیری و مجتەمەعانەکە وایان لێ هاتووە هیچ کەسێک مقدارێکی هەرە کەمی وەحدەی پارەی خۆیان نادەنە یەکێکی تر. زەکاتدان هەموو کەسێک وا لێکە خێری زیاتریش بکە، چکە کە یەکەم جار دەستی چووە ماڵەکەی و لە سەتا دوونیوەکەیدا دوای سەیرەکە بڕێکی ماوە بۆ مقدارێک با بڵێن مەسەن 2500 کڕۆنێک 600 کڕۆنێک لە دیاڵە بێ بە 4000 و خێرەشم بگە. ئەمەژە بێتە مایی زێدە سۆز و بەزەی خۆی و ڕێزداری لای خەڵکی و گەورەی و باوکایەتی لای هەژار و دەستکورتەکان کە زەکات و خێرەکەی داونەتێ، چکە هەموو ئان بە چاوێکی مەزنەوە سەیری تۆکەن کە زەکاتەکەت داوە. تۆش بە هەمان شەوکە وەرت گرتووە بە ڕێز و احترامێکی زۆر و سەیری ئەوەکەی. مسلمانەکەش کە بەخشیوێتی وانییە کە پیاوەتی کردوێ ئەڵێ خێش کرد لە دەستم بۆ و ئەوە چڵکی دەستەوە حاصڵ چووکەوە زەکات و مافی هەژار و داماوەکانیشە من هەرەبێ بیدەم خۆگەر بژمرم پێش کفن و دفنکردنم هەرەبێ بیدەن. هەموو ئەمانش ڕیشەی برایەتی و متمانە و خۆشەویستی زیاتر داکوتن لە نێو مسلمانانە. زەکات لە مانگی شەوالی ساڵی دووەمی کۆچیە لەسەر مسلمانان فەرز کرا.